بۆیت مامۆستای فێربوونە. یادی گیان لە دەستدانی چوار ژینگە پارێزی شاری مەریوانە لا 25 ئابی 2018 شەریف باجوەر، ئومێد کۆنەپۆشی، ڕەحمەت حەکیمینیا و محەممەد پەژوهی لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی پێلەی دەوروبەری شاری مەریوان لە ئاگردا سووتان و گیانیان لەدەستدا. تاوەکو ئێستاش کە سوکاریان دڵنیا نەبوونەتەوە ڕاستی گیان لە دەستدانیان هەر ئەوە بێت. دوو دەهەڕێ خەریکی ئاو کوژانەوە بووە و شارەزایەکی تەواوی بووە لە بواری ئاورە. کاشێرۆ کارەسات چۆنتیا چوو بۆ مەچوو لە جێ سوعاری تێشە. وەمە چوونە ئەو شوێنەیشی دوای هەفتەیە کە مەسەڵەن تازەکەش تەواو بوو چوونە چاڵێکی لێ بوو تەقریباً میترونیەکە بوو. ئەو چاڵە لە 50 سانتیمێتر تا حرارەتی بوو گەرمای لە تەولیدەوە بۆ شوێنە. تقریباً لە خواری کارەساتەکەەوە بووە بڵە 100 متر یا 70 متر 100 مترە بووە. ئەم شتە کە ڕوویداوە لە شوێنهای تریشە دوورتر لەو شوێنە شتێکیمان دۆزووە قوتوڕانی وا بوو وەکو بۆمبێکی سەعاتی وا بوو. بەڵام هۆ شەریفەکەی چییە؟ هۆ ئومێدەکەی هەردان. ژینگە پارێزانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژی گیان لە دەستدانی ئەو ژینگە پارێزە خۆبەخشانەیان با ڕۆژی شەهیدانی ژینگە ناوناوە. لەو ڕۆژەدا ژینگە پارێزانی ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەچنە گۆڕستانی داسەیرانی مەریوان و پەیمانی وەفاداری لەگەڵ ئامانجا ژینگەیەکانیان نوێ دەکەنەوە. ئەمساڵ ئەنجومەنی سەوزی چیار ڕایگەیاند دژ بە هەڵسوکەوتی دام و دەستگا حکومیەکان بەشداری لە کوژانەوەی ئاگری دارستانەکاندا ناکات، بەڵام ئەندامانی دەڵێن ناتوانن بەرامبەر بە پاراستنی ژینگەی نیشتیمانەکەیان کەمتەرخەم بن. ئێمە هەر 4 ساڵەکە لێرە تەنیا ساڵێکیان بەهۆی کۆرۆنا مراسممان نەبووە بۆ ساڵیات، بەڵام ئەم چەند ساڵە بە شکۆیەکی زۆر و بەڕێوەچووە و خەڵکێکی زۆر لە شارەکانی کوردستان و تەنانەت دەرەوەی کوردستانیش بەشداریان کردووە. لە ڕاستیە ئەوەتانێک کە وەزعیەتی ئاور لەم چەند ساڵان نەتەنیا کەم نەبووە، هەر بەو زۆریە هەرماوە و وشارێکی زۆر بەسەر مناڵەکانەوە هەیە. ئێمە وەکو ئەنجمەنی سەوزی چیا ماوەیە کە بڕیارماندا بوو کە سەر ئاور نەڕۆین. ئەلبەت ئێمە باز هەم دووپاتێکێنەوە ئەم شتە وەکو تاکتیکێکە و کاتیە و ئەگەری هەیە تاکتیکی ئێمە لەم بارەوە بگۆڕێ، بۆیە چیا هەمیشە لە مەیدان نابووە و هەر ئەمێنێ. پاراستنی ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان بەشی زۆری لەسەر شانی ژینگە پارێزانی خۆبەخشە. ئەوان بێ بەرامبەر گیان دەخەنە مەترسیەوە تاوەکو زیان بە ژینگە نەگات، کارێک کە زیانی گەورەشی بۆیان هەبووە. لە حوزەیرانی 2020دا 3 ژینگە پارێزی دیکە بە ناوەکانی موختار خەندانی، بیلال ئەمینی و یاسین کەریمی لە دارستانەکانی مەڕەخێڵی ناوچەی هەورامان لە ئاگردا سووتان.